تیوار داواکاریەکەی پارتی بۆ یەکگرتوو کۆمەڵ ئاشکرا دەکات. جێگری سەرۆکی هەرێم و پۆستەکانی پێشووی حکوومەتی خۆجی دهۆک لەسەر بڕیاری یەکگرتوو وەستاوە. دوولایەنە ئیسلامیەکە پارتیان بێئومێد کرد. بەپێی زانیاریەکان لە چەند ڕۆژی ڕابردوودا لە شاری هەولێر شاندێکی پارتی سەردانی هەردوو لایەنە ئیسلامیەکە یەکگرتوو و کۆمەڵی دادگەریان کردووە. شاندەکەی پارتی بە نهێنی و دوور لە چاوی میدیاکان سەردانەکان لە شاری هەولێر ئەنجام داوە. سەرچاوەیەکی ئاگادار لە یەکگرتووی ئیسلامی بە تیواری ڕاگەیاند شاندەکە بۆ مەبەستی پێکێنانی حکوومەتی نوێ هاتوونەتە لایەن و چەند داواکاریەکیان هەبووە. وتیشی پارتی پێشنیاری کردووە یەکگرتوو پاشگەز بێتەوە لە بڕیاری بەشداری نەکردن لە حکوومەت و ئەگەر بڕیارێکی لەو جۆرە بدات ئەوە لە کابینەی داهاتووی حکوومەت پشکی گەورە و زیاتر لە پێگەی کورسیەکانی بەردەکەوێت. وتیشی با ڕوونی باس لە پۆستەکان نەکراوە، بەڵام پارتی ئامادەیە تا پۆستی جێگری سەرۆکی هەرێم و وەزارەتێکی سیادی و وەزارەتێکی خزمەتگوزاریش بداتە یەکگرتوو. ئەو سەرچاوەیە وەشی بە تیوار وتووە ناڕاستەوخۆ پێشنیاریەوە کراوە کە ئامینجاری یەکگرتوو پۆستی جێگری سەرۆکی هەرێم وەربگرێت و پۆستەکانی حکوومەتی خۆجی دهۆکیش بە زیادەوە بۆ یەکگرتوو دەگەڕێنرێتەوە. بەڵام وتەبێژی یەکگرتوو جارێکی دیکە جەختی کردەوە کە یەکگرتوو بڕیاری خۆی داوە و ئۆپۆزیسیۆن دەبێت. بەپێی قسەی و سەرچاوەیە پارتی وتویانە ڕێز لە بڕیاری یەکگرتوو دەگرن و بەشداری حکوومەتیش نەکەن پێیان باشە لە پەرلەمان کاری هاوبەش و هەماهەنگیان هەبێت. هەر بەپێی زانیاریەکان شاندی پارتی دوور لە چاوی کامێراکان سەردانی کۆمەڵی دادگەریشیان لە شاری هەولێر کردووە. شاندەکەی پارتی بە کۆمەڵیان وتووە کە پاشکەس بێتەوە لە بڕیاری نەچوونە پەرلەمان و پێیان وتون لە قەبارەی کورسیەکانیان زیاتر مامەڵە لەگەڵ کۆمەڵ دەکەن و پشکی زیاتریان دەبێت لە حکوومەتی نوێی هەرێمدا. بەڵام شاندی کۆمەڵ جارێکی دیکە ڕایان گەیاندووە کە بڕیاری بایکۆتکردنی پەرلەمانیان داوە و پاشگەز نابنەوە. بەم پێش بێت دوولایەنە ئیسلامیەکە پارتیان بێئومێد کردووە و بڕیاری خۆیان داوە. لێکدانەوەکان بەو جۆران کە پارتی دەیەوێت پێش چوون بۆ لاینەوەی نوێ و یەکێتی بۆ چوونی لایەنەکانی دیکە وەربگرێت تا نەکەوێتە ژێرباری داواکاریە زۆرەکانی ئەو دوولایەنە کە ئێستا نەوەی نوێ داوای سەرۆکی حکوومەت و یەکێتیش داوای قورسیان بۆ پێکهێنانی کابینەکە هەیە.